تاوەکو ئێستا وادەی ڕاگەیاندنی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دیار نییە و مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زانیاری نوێ ئاشکرا دەکات. سەرەڕای چەندین کۆبوونەوە لە ئاستی باڵا و لێژنەی تایبەت تاوەکو ئێستا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان نەگەشتونەتە ڕێککەوتنی کۆتایی لەسەر دابەشکردنی وەزارەت و پۆستەکانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند لەسەر کارنامەی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتونەتە ڕێککەوتن، بەڵام تاوەکو ئێستا لەسەر دابەشکردنی پۆستەکان نەگەیشتونەتە ڕێککەوتن و ئومێد دەخوازن بگەنە چارەسەرێکی گونجاو کە لەگەڵ دەرەنجامی هەڵبژاردنەکان بگونجێت. پایتەخت میدیا پەیوەندی بە ئەندامێکی باڵای لێژنەی دانوستانکاری پارتی لەگەڵ یەکێتی کرد و ڕایگەیاند یەکێتی داوای چەندین وەزارەت و پۆستی کردووە کە بەلای پارتی و گرنگن و دەیەوێت لە کابینەی داهاتوو خزمەتی تێدا بکات. هەروەها پارتی ئامادەن یە پۆستەکان بە ڕێژەی 50-50 دابەش بکات و ئەمەش گرفتی سەرەکی ڕێککەوتنەکەیە چونکە یەکێتی دەیەوێت نیوە بە نیوە بێت، بەڵام پارتی سوورە لەسەر ئەوەی کە دەبێت هەر یەکەیان بەپێی ڕێژەی دەنگەکانیان پۆست وەرگرن. بەپێی زانیاریەکانی پایتەخت میدیا وا بڕیارە لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا لیژنەکانی پارتی و یەکێتی دووبارە لە هەولێر کۆببنەوە و ئاڵوگۆڕی دوایین داواکاری و خواستەکانیان کرد.